بەدەزێنانی جامی جیانی بۆ کریستیانۆ ڕۆناڵدۆ بوو بە سەراب. ئەستێرەکەی مادێرا لە دوایین مۆندیالی خۆیدا بەتاسەوە هەوڵی دەدا یەکەمین نازناوی ئەو پاڵۆنتیە بباتەوە و وەک لاوێک ئارەزووی بۆ یاریەکان هەبوو بە جۆرێک ڕەفتاری دەکرد وەک ئەوەی بڵێ کەس نازانێ کریس چێ و کەس نازانێ خاوەنی چییە. یاریزانەکە بە تەمەنی 41 ساڵی شەڕی لەگەڵ تەمەن دەکرد، جەنگی لەگەڵ قەدەر دەکرد، بەرامبەر یاریزانە لاوەکانی جیهان هەوڵی دەدا، بەڵام لە کۆتاییدا نەیتوانی بگاتە ئامانجەکەی و خەونەکەی بووە سەرابێک. مێژووی ڕۆناڵدۆ هێندە گەورەیە، ئەکرێ بڵین مۆندیال ڕۆناڵدۆی لەدەستدا، چونکە هەر یاریزانێکی تر ئەو پاڵۆنەتیە بەرز بکاتەوە هێندەی ئەوە بایەخی نەبوو کوڕەکەی مادێرا بەدەستی بێنێت. ئاخر چی هەیە هێندەی کریس گۆڵی فەرمی کردبێ؟ چی هەیە هێندەی کریس گۆڵی لە گەورەترین پاڵۆنتیانەکان کردبێ؟ چی هەیە هێندەی کریس زۆرترین گۆڵی بۆ هەڵبژاردەکان تۆمار کردبێ؟ بێگومان کەس. هەر بۆیە وەک خۆی وتی مۆندیال هیچ لە مێژوەکەی کەم ناکاتەوە و هیچیش زیاد ناکات.